چێشتی مجێور ژیاننامەی خۆنووسی هەژار زنجیرەی شەشەم تەمەنم 17 ساڵ بوو کە بابم مرد. قەت بیرم لەوە نەکرد بوو کە ڕۆژێک باوکم دەمرێ و بەسەری شلکی هەتیو دەبم. تا سام واقم وڕما فرمێسک لە چاومدا قەتیزمە. گریانم نەدەهات خەمێکی تەماوی دەوری سەریدا بوو. دنیام باش نەدەدیت لەسەر وەسیەتی خۆی بردمانە خانەقا لە پەنا گۆڕی دایکم ناشتیان. گەڕامەوە ماڵ منداڵ دەگریان گوێم لێبوو خوشکم بە براکەمی گوت خەم مەخۆ کاکمان لە جێی بابمانە. ئەو قسەیە وەک دەمبێن لە گۆزەی سەرە و نخون هەڵگرن کونی فرمێسکانی بەڕەڵا کرد و گریا مەما گریا. تا بە تەواوی کوڵ و کۆم دامرد ئاشنا و ڕۆشنام لەم لاولەولا هاتنە سەرخۆشیم. ئیوان تێدا بوو هەر لە ئێستاوە تەماحیان کردووە پارچە زەویەکانمان. دەیان گوت ئێوە تازە ناتوانم بەبێ بابتان لێرە بژین. گوێم لێ دەبوو دەیان گوت هەر بینا لە برسان مردن. ئەم جار فکرم لەوە دەکردەوە کە دەبێت لە برسان مردن چۆن بێ بۆم حەل نەدەبوو. بەو پەڕی ناهومێدیەوە چووم لە وشتەپا کتێب و سیپاڵەکەم هێنایەوە و مۆرم بە دەرگای خوێندن و فەقێتیەوەنا. ئەی خوددا چ بکەم تا ئەمڕۆ نەزانی و مەکاسبی چییە نە لە جووت و گاستەرم دەردەچێ. دوو برای بچووک و خوشکێک و دایکێکم بەسەردا کەوتۆتەوە. باب کە مردووە 300 من قەرزدارە و پاتاڵی دۆمان تەنیا مانگایەکی سیلدارە بۆ گاڵتە ناوی نراوە شمقار. ئەگەر بزانی کە دەمری شک بەتمەنێک و 5 سک بەتمەنێک بوو دەزانی 300 من چەند زۆر بوو. بەڵام زۆری پێ نەچوو کە دەستم لە ناهومێدی بەردا و شانم وە بەرکاردا. منجەڵە زنجیردارەکەی کە بۆ پڵاوی حوتەمم کردرا بوو لەو ساوە نخون کرابەوە دام بە 4 بزنەزاو بە کاژیلەوە. جیسک و بزنم دەکڕی و دەمبردە بازاری خوڕگە و قەباکەندی. ماوەیەک چۆداریم کرد. خۆم وەها شارەزای کاسپیلادێ کرد کە کۆنە پیاوان پرسیان پێدەکردم کوێ بەچی بچێنی. کەم کەم دەبوژامەوە بەڵام دیسان ژیان زۆر فەقیرانە ڕادەبرا و شوکری خوامان دەکرد. شەوانە تا درەنگ زستانان لە مزگەوت جۆرابێنمان دەکرد. چراشمان فتیلە بوو. هەمیشە کە دەستم بۆ ناو کەپۆم ببردایە قورمی ڕەشی نەفت بەدەستمەوە دەهات. زستانێکی سەران سەر پێخۆرمان نەبوو. بە نانی وشک ڕامان بوارد. خوێندەواریم چەند بوو. لە سایە لەبەرکردنی قەسیدە عارەبیەکان چەند وشەیەکی عارەبیم دەزانی. بەڵام منیش وەک هەموو مەلای وڵاتی خۆمان نە قسەکردن نە خوێندنەوەی کتێبی عارەبی تازە و نە هیچ. لە شەرعیشدا تەپە تەپێکم لە فەتح القەریب و مینهاز دەکرد و ناویان نابووم مەلاو ڕەحمان. لە فارسیدا خراب نەبوو. گوڵستان و بوستان یوسف و زڵەیخای جامی و تاریخی نادرم بە دەرس خوێند بوو. دەمتوانی نامە بە فارسی بنووسمەوە و بخوێنمەوە. کە نزیکەی 12 ساڵ ژیانم بە گەلایی ڕابرا بوو خۆم بۆ فێربوون ماندوو نەکرد بوو. تازە پەشیمان ببوومەوە. دەستم کرد بە متاڵا و خوێندنەوە و خوێندن لە لای خۆم. شەوانە سرای نەوتم لە پێش خۆم دادەنا و کتێبم دەخوێندەوە. کتێبی چۆن تەڕ و وشک بێتام و بەتام هەر لە ئەمیرەرسەلانی ڕۆمیەوە تا شیر و یەوسی مەنعوزار و فەلەگناز و تەڕەماش و تەڕەسازەوە تا دەگاتە خەمسەی نیزامی و مەسنەوی و حافز و شانامە و شتی تر. زۆر شەوان وا بە خوێندنەوە خافڵاوم کە ڕوانیمەوە تاو هەڵاتووە و چراکەم داهیسێ. لا کامی ئەو شێرگیریەم بەبێ ئەوە بە خۆم بزانم ببوومە فارسیزانێکی مناسب. هێندێک بە قەرز و هێندێک بە نەغد جووتەگایەکم بە سیتمەن کڕی. لەگەڵ کابراەک بووینە شەریک کە نیوەکارم بێ توتن و بێستانیشمان کرد. کابراکێک جای درو گیشەی خۆی لێدا گوتی من توتن و بێستانم ناوێ. چاری ناچار خۆم لێ گیف کرد و بە نەزانی خەریکی توتنەوانی بوو. توتنم بنکۆڵ دەکرد و ئاوم دەدا. پاییز توتنم بردە شار بای 45 تمەن بوو. پارەی گاکان و حەقی کوتاڵی پۆشتەکردنەوەی منداڵانی لێ دەرچوو. دەمم لە کاسپی شیرین بوو. وردە وردە مەڕم کڕی ماینم کڕی و بوومە ماڵێک لە ڕیزی ماڵان. بەڵام گیر و گرفتی تر هاتە بەر. سادق تەمەنی 8 مانگ بوو. دایک مێردی کردەوە و بەجێی هێشتی. خوشکم هێشتا منداڵ بوو. ناچار بووین لە ژنی ناودێ یارمەتی بخوازین کە بەنانکردن و ماڵات دۆشین و مەشکە ژەندن ڕابکەن.
کە ئەوانیش جگە لە حەقی خۆیان نیوە بە نیوەیان دەدزی. گوتیان چارەوەیە ژن بێنی کە هەماگای لە ماڵ و هەماگای لە براسکۆلەکەت دەبێت. کەوتمە حەولی ژنهێنان. لە هەر کوێ کیژێکیان ناو دەبرد کە جوان و باشە سرم لێ دەدا، یان من کەیفم نەیدەگرتن یان ئەوان پێم ڕازی نەدەبوو. ڕۆژێک کە دەگەڵ کاروانێک دەچوومە بۆکان لە ڕێ تووشی کیژێک بووین کە دەچووە مەزرای باوکی. زۆرم دڵگرتی. ئەویش نیوە ئاوڕێکی لێدامەوە. زۆری نەبرد کە خوا و ڕاستان ئەو کچە دەگەڵ هەواڵانی خۆی هاتبووە تەرەغە بۆ سەیران و ماینەکەی لە حەوشی ئێمە بەسپۆوە و خۆی میوانی حافزێک بوو. حافزم کردە دەڵاڵ و بۆی سازدام و خۆم و کەسێکی تریش چووینە خوازبێنی لای باوکی. باوکی کچ گوتی بە منداڵی لەسەر بێشکە لە کەسێکم مارە کردووە کە نایە مێردی پێ بکە، بەکوێ قایل بێ بەوی دەدەم، با پرسی پێ بکەم. دیار بوو پرسی بە قازانجم بوو. ئەو زار پرسی دەوڵەمەندی دێمە ماڵت بزانم ست هەیە. گوتم باشە، دوای 2 ڕۆژ وەرە، من هەموو فەرش و نوێنی ئاوایی دەخوازمەوە، مەڕ و مانگایەکی زۆریش دەخەمە حەوشەوە. ئەو سا دەڵێم دەوڵەمەندم، مامی خۆم تۆ ئەگەر کەس بە دەوڵەت دەدەی ئەگەر لە ئێستا فەقیرتر بووم دەبێت لێک جیابینەوە. من شەریکی عومرم دەوێ کە سواڵیشم دەگەڵ بکات. کابرا پێکەنی و گوتی ڕاستە، تەلاقی کیژم بە 100 تمەن کڕیەوە و مارەم کرد. وا بوومە خاوەن ژن، بەڵام هەر ژن نەبوو، ڕەحمەتی خوددا بوو. هەرچەند باوکی بە چەتە و دز و توش و جنگن ناوی دەرکرد بوو، ئەو تەواو بە پێچەوانە، زۆر نەرمونیان و بە سەبر و حەوسەڵە، زۆر فامیدا، کارزان، لە هەموو وەرزێڕێک پتر لە وەرزێری سەری دەدەچوو. کابانێکی کەموێ نەبوو، زۆر زوو حەسامەوە. کاروباری منی گرت بۆ ئەستۆی خۆی، بە مەزرا و ماڵ ڕادەگەیشت، هەمیشە ڕووخۆش و گەشت بوو. دۆستانی گوندی دیکەم دایانکوت خۆزگا گەرمیوانی ماڵە تۆ دەبین، تۆ لە ماڵ نەبی، چونکە سەی زادایشێ لە خۆت پتر قەدرمان دەگرێ. لە کچی سەید قادری بوغدەداغی کوڕێکم هاتە دنیا و پاش 5 ڕۆژ مرد. پیرێژنان دایانگوت ئاڵەوشەوە بردویانە. جارێکی دیکە حامیلە بوو. لەو ناوەدا من نەخۆشی گرانەتام گرت و زۆر پیسی خستم. لە ترسی گرتنەوە نەدەبوایە کەس نزیکم کەوێ. ئەو ژنارەقی لەشمی بە زمان دەلستەوە. من چابوومەوە، بەڵام ئەو زۆری نەبرد کە تووشی گرانەتا هاتوو. پاش 9 ڕۆژ بە نەخۆشی کوڕێکی لەبەرچوو بۆ خۆشی مرد. لەسەرڕا بێ کەس و هەتیو بوومەوە. زەمانە لە باتی ئەو تۆزە خۆشیەی ژیانم تاڵا و ژەقنەموتی بە گەرودا کردم. لە قەسیدە درێژەکەی بەرەو مکریاندا باسێکم لێوە کردووە. ژیانمان لە تەرەغا جار تاڵ و جار شیرن و پڕ لە هەوراز و لێژ ڕادەبرد. لە بیرمە زستانێک تا بەهار پێخۆرمان نەبوو، بەرچامان نانی وشک بوو. لە بیرمە ساڵێک قەند گران ببوو، چەند مانگێک چامان بە کشمیش و نۆقڵ دەخواردەوە. بەڵام لە دواییەکاندا بە نیمسە دەوڵەمەندێکی لادێ حیساب دەکرا. بۆ خۆم دەرسم بە براگچکە و برای گچکەترم دەگوت، بەڵام زۆر زەحمەتە منداڵێک بە تاقی تەنیا زەوقی لەسەر خوێندن بێ. بیرم زۆر لێ دەکردەوە کە ئەو برایانم ئامانەتی بابمن و لە مندان. ئەگەر نەخوێندەوار دەرچن من خەیانەتم بە ئامانەت کردووە. زۆریش گران بوو دەست لە ژیانی لادێ کە دەگەڵی ڕاهات بووم بەردەم و بچمە شار کە هیچ لە کاسپی شار سرم دەرناچێ. ئاخری لێبڕام کە هەرچی دەبێ با ببێ، تەنیا براکانم بتوانن بخوێنن. لەپڕ قەراری خۆمدا ماڵاتەکەم سەرجەم فرۆشت و هاتمە بۆکان. خانوویەکی پوتەکەی پیسەکەی لە لای سەروی مزگەوت و بەرامبەر بە حەوزی بۆکانم مانگێ بە 3 تمەن بەکرێگر کە حەوشۆکێک و ناو ماڵێک و وەتاغێک. پاش ماوەیەک بە 700 تمەنم کڕی و خانوویەکی شاری سابڵاغمدا بە 800 تمەن و قیمەتەکەم بژار. جا هەتا معلوم دەبێ کە لە بۆکان چم دەکرد، باوچانێک بدەین و بگەڕێنەوە سەرەوانەی کە ناسیومن و لە بیرم ناچنەوە. سەید ڕەشیدی خانەقا پیرێکی قەد و باڵا بڵندی بە ڕیشێکی درێژ و پانی زۆر جوانەوە. هەر لە فەقێتیەوە دۆستی نزیکی حەریقی شاعیر بووە کە بابیشم هەر لە دۆستانی زۆر خۆشەویستی حەریق و سەید ڕەشید بووە. سەید ڕەشید ژنی نەهێنا بوو، ساڵەهای ساڵ بوو هەر لە زەمانی مانی شێخەوە لە خانەقا ببووە تەرکە دنیا. حوجرەیەکی هەبوو، هەمیشە سەماوەری لەبەردا ئیسا، هەموو قورعانی لەبەر بوو، بە ماناوە و بە هەموو وردەکاریەوە. زۆربەی کاتی بە دەنگی زۆر خۆش قورعانی دەخوێت.
دەیتوانی بە کوردی و فارسی شێعری زۆر باش بهۆنێتەوە. لە مەلا چاکەکانی عارەبی دەژمێردرا. مەزلیس و قسەی ئەوەندە خۆش بوو کە هەر کەس زارێکی کاکسەیدی دیبە هەرگیز لە بیری نەدەچوو. من ڕۆژگارێک شێعر و نامە دەستخەتیەکانیم کۆ دەکردەوە کە بەڕاستی لە نرخاندن نایەن، بەڵام بەداخەوە فەوتاون. دوو غەزەلی ئەوم دەست کەوت بوو کە یەکیان فارسی و ئەوی تریان کوردی بوو. ئێستا لە هەر یەکەی یەک یا دوو بەیتم لەبەر ماون. بەیتێک لە فارسیەکەی دەڵێ: یەکی سەد گەشتە داغدێ لە زین ڕوو کە ئەلف بینیەش دو خاڵ دارد. لە غەزەلە کوردیەکەدا دەڵێ: لە چاوم دای و چاوم پڕ لە ئاوە، وەرای گوڵ بنی تێرا و مەمشەو، ڕەقیب زانی غەریبی کۆی نیگارم، وەکو سەگ بۆیە دەوری دا و مەمشەو. جارێک ڕایەتێکی قەرەنیاغای مامەش کە ناوی یوسف دەبێ دەچێتە لای کە قەرەنیاغا لەسەر کێشەکردن دەگەڵ ماڵێک کە ماڵی یاقوبی پێدەڵێن دەری دەکات، تکایەکی بۆ بکە دەری نەکەن. نامەی بۆ دەنووسێ و دوای چەندێک دێتەوە دەڵێ: ئاغا نامەکەی تۆی فڕێدا گوتی ئەو سۆفیانەی خانەقا ئاغایەتیم لێ تێک دەدەن. سەید ڕەشید کە تەخەلوسی شیعری چاوەش یان شەهید بووە بۆی دەنووسێتەوە: زاهیرەن فەرمووتە من سەردارم و خاوەن بەشم، گیرودارم پێدەوێت چون شێرە کولەی مامەشم، دەست لە یوسف بەرمەدە بۆ خەرگەلی یاقوبیان، بەردەدەی بەگونم چکیرم پێدەچێ من چاوەشم. هەموو کەس زنێوی کاکسەیدی لە پێڵگوتنی خەڵکی پێخۆشتر بوو. بەختەوەر لە خانەقا ئەو کەسە بوو کە لە مەزلیسی کاکسەیددا حازر بێ. من هەرچەند منداڵێکیش بووم، چونکە کاکسەید بابمی زۆر خۆش دەویست، زۆر جار ڕێگەی دەدام بچمە خزمەتی و گوێ لە فەرمایشاتی بگرم. جگە لە قسە زەفەنگیەکانی کە ئێستاش بە سەردەم و زارانەوە ماون، زۆر چوارینە و تاکبەیتی سەیر و سەمەرەی هەبوون. لەگەڵ عەبدوڵڵا بەگی میسباح دیواندا نامەی زۆریان بە شێعر پێک گۆڕیوەتەوە. باسی سەید بە تەنیا کتێبۆکێکە و ئەگەر دەرفەت هەبێ دەبێ کۆکرێتەوە و نەفەوتێ. حاجی مەلا ڕەحمانی شەرەفکەندی مەلایەکی قەد بڵندی ڕیشێکی چوارپەنجەیی هەبوو کە من دەمدیت لە نێوان 56 بوو. هەرگا کە لە شەرەفکەندەوە دەهاتە خانەقا، وەک دەڵێن کوێلەکە کە دەوری کون دەدەن کە دندوک لە چاوە جوانەکەی بدەن، ئاوا خەڵک دادەوروژانە دەوری و بە قسەکانی کەیفیان دەهات. دەم و زاراوی زۆر خۆش بوو، قسەکانیشی هەمووی گاڵتە و گەمە بوو، تەکیە کەلامی و نەکێ بابە لێ بوو. ڕۆژێک کۆمەڵێک لێی کۆببوونەوە، سۆفیەکی ڕیشپانی ملەستور دڕی بە خەڵکەکە دا و خۆی گەیاندە حاجی مەلا گوتی: حاجی مامۆستا، ئەرێ بە شەرع ڕدێن خێری زۆرە. فەرمووی: وەنەکێ بابە لێ، ئەرێ وەڵڵا ڕدێنەوەندە باشە کە هەر نەبێتەوە، تۆ بڕوانە من لەوە تا ڕدێنەم هێشتوتەوە، قونگم حەساوەتەوە، جاران هەردایانگوت لە قونگی بم، ئێستا دەڵێن های لە ڕدێنی بم. حاجی بابە شێخی تورجان لە لای شای ئێرانەوە ئاسای سەر بە جەواهیری خەڵات کرابوو. جارێک دزی لە ماڵی کرابوو، لە زەمبیل بووم، حاجی مەلا هات، سەید محەممەدی زەمبیل لێ پرسی لە کوێوە تەشریف دێنی؟ گوتی: لە تورجانەوە بە حاجی بابە شێخی مامتەوە بوو. گوتی: ئەرێ مەعلوم بوو چیان لێ دزیوە؟ گوتی: هو نەکێ بابە لێ، گۆیەکەیان لێ بردووە. جارێک لە گوندی عەیشاباد بوو، حاجی مەلا هات، لە جەنگەی قساندا مستەفا بەگی ئاغای عەیشاباد کتێبێکی بەناوی شەمس المەعارفی کوبرا هێنا و گوتی: ئەوە ویفقی زۆر عەجایبی تێدایە. حاجی مەلا گوتی: ئاغا ئەم شتانە هەمووی درۆ دەلەسەن، من باوەڕم بەو سیحر و جادوانە نییە. ئاغا گوتی: جاگەر عالیمێکی وەک تۆ گەورە ئەمە بفەرمێ، دەبێت جاهیل کام خوڕ بەسەرداکەن. دەسا وەڵڵا ئەمە تۆی دەفەرمووی، من دوعای وام لێ پەیدا کردووە ئەگەر ئێستا لەم دیوارە بنووسم و قامیشێکی تێچەقێنم چەندی بمەوێ هەنگوێن دێتە خوار. حاجی مەلا فەرمووی: هۆ نەکێ بابە لێ، ئەوە هاسانە، ڕەنگە ئەو دیوی دیوارەکە و دەست بێ. جارێک حاجی مەلا لە بن دیواری مزگەوتی شەرەفکەند خۆی دابۆ بەر بە ڕۆچکە و چەند کەسێکیش لە دەورەی بووی. کابراەک بەوێدا ڕادەبرد و هەر پرتەو بۆڵەی بوو. حاجی مەلا پرسی: ئەوە چیتە؟ گوتی: حاجی مامۆستا، هەر لێم گەڕێ، قەرزم لەسەر سەعیدی مامحەمەدی سەگ بابە، تڕێ بەدە شایم بۆ ناکەنێ. حاجی مەلا گوتی: وە نەکێ بابە لێ، ئەگەر زۆرت لازمە بۆی بکە بە 11 شایی. جارێک حاجی مەلا دەگەڵ سەید ناوێکدا بە پێ بەرەو خانەقا دێن. سەید جووکەیەکی لێدێ، بەڵام دەبینێ حاجی نەبزەی هاتێ و نە ئاوڕی لێداوە، دیارە دەبێ نەیبیست بێ. ماوەیەک بێدەنگ دەڕۆن و سەید دەڵێ: حاجی مامۆستا، چۆنە وا هیچ فەرمایشتێک نافەرمووی؟
حاجی مەلا دەڵێ با بەلێ باوەڕ بکە لەو دەمەوەوە هەر خۆم دەجرێن و دەنەخێنم چ بکەم بۆ بەدبەختی فەرمایشتی وەک تۆم نایە. مەلایەکی دەوڵەمەند و خاوەنگوند بە ناوی مەلا کەریمی گول کە دەیانکوت سوودخۆرە مرد بوو هێنابوویانە خانەقا. کەس و کار و کوڕی مردوو لە حوجرەی شێخ محەممەد بوو. حاجی مەلاش لەوێ بوو. کوڕی کابرای مردوو کەوڵێکی تیسکنی ئاودامێنی لە پێش شێخ محەممەد دانا. گوتی باوکم وەسیەتی کردووە تۆ دەبەریکەی. شێخ محەممەد کە بە حرامی دەزانی گوتی من پیرم و ئەو کەوڵە قورسە ناتوانم هەڵی گرم. کوڕەکە و خزمەکانی گوتیان ئیلا دەبێ بتەوێ و وەسیەتی لە عەرز نەدەی. شێخ محەممەد فەرمووی دەجا حاجی مەلا با بۆ تۆ بێ. حاجی مەلا گوتی قوربان قەدیمی گوتویانە میراتی کەر بۆ کەمتیارە بێنەوە بۆ من باشە. باوەڕکە کوڕ و خزمی مردوو لە ئێمە پتر پێکەنی. بۆ نمونە و چەند نوکتانەم گێڕایەوە باسی حاجی مەلاش دەشێ دەناو کتێبێکی وەک ڕشتەی مرواری عەلادین سەجادی خرێ. مامۆستای فەوزی مەلایەکی خەڵکی عەبابەی لێ شارە زور بوو. شێخ مەحموود لە پاش کوژرانی عیرفان ئەفەندی ویست بووی فەوزی کە شاگردی عیرفان بووە بکاتە ڕاوێژکەری. فەوزی لە ترسان پەڕەوازەی وڵاتان بووە. ماوەیەک لە ناو کەڵهوڕ بۆتە مەلادێ هاتبووە مکریان و لە گوندی ئاجیکەت دەژیا. زۆر عالم زۆر کورد شاعیر ئیتر وەک ئاردی بەهار بۆ هەموو شت دەبوو. نسحەت و ڕێشاندانی ئەو بیری کوردایەتی خستە مێشکی زۆر لە لاوانی ئاشنای. دنەدانی ئەو هێمنی کردە شاعیر. پاش مەرگی بابم زۆری پێ ناخۆش بوو کە ناچارم دەست لە خوێندن بەردەم. دەیگوت زۆر حەیفە تۆ نەخوێنی. ئێمە لە تەرەغا ماڵە مەلایەکی بێدەسەڵات بووین. بابم حرمەتی لە ناو خەڵکا زۆر بوو. دەوڵەتیش هەبوو تا دنیا نەبووە پاشاگردانی و خەڵک لام نییە دەترسان ئێمەش توانی بوومان بمێنی. بەڵام باب مرد شیرازەی دەوڵەتیش بە هاتنی ئینگلیس و ڕووس و ئەمریکایی بۆ ئێران لەبەرێک هەڵوەشاو دنیا بوو بە زۆردار و بێزۆر. هەروە ئاغای زل بوو وەک نەهەنگ وردە ماسی قوت دەدا. قەباڵە نووسینی وەک قەدیم و پێش داهاتنی ئیدارەی سەپت زۆر وە باو کەوت بوو. ئەمما کوا ئەو میرزافی لە تەنانەی کە دایانزانی قەباڵەی مڵک بنووسن. من چوو بووم عیباراتی قەباڵە کۆنێکم بەڕەوانی لەبەر کرد بوو. تەنیا ناوگۆڕینی دەویست تا ببێتە قەباڵەی حیسابی. بەو هۆیەوە منیش گەشەم کرد لە هەر قەباڵەی مڵک کڕینێک یان دەبێ بڵم مڵک ساندنێک لەلایەن حاجی بایزاغا و کوڕانیەوە کە ئەوسا یەکەمین دەسەڵاتداری ناوچەکە بوون. من بەدەستەوە بووم و بوومە ئاشنایە. ئەم ئاشنایەتیە پاراستمی. جارێک ڕەشید ئاغای نۆبار جارێک کوڕی عەلیاغا جارێک حوسێن ئاغای قاجر دەیانەوی زەود و سێزەویەم لێ بستێنن. ماڵە حاجی بایزاغا لاگریان لێکردم و ڕازی نەدەبوون ئاشنای قەباڵە نووسیان بەدەم گورگەوە بچێ. لە تەرەغا کابراایەکی بەرپێی من چوو بۆ گوندێکی دیکە. شەو نیر و ئاموری لە مەزرایەکدا بڕابوونەوە. هەرچەند من ئاگام لەم کارە ساتە نەبوو بەڵام کابرا منی بە تاوانبار دەزانی. ڕۆژێک لە باراش هاڕین من بە بارە ئاردەوە دەهاتمەوە. پیاوێکی ڕەفیقا ئاشێڕیشم دەگەڵ بوو. گەیشتینە ئەو گوندەی کابرای کۆنەڕایەتی لێبوو. لە ڕێ تووشی هاتین. غاریدا سەرگردێک و هاواری کرد وەرن تۆڵەم بکەنەوە. ئاغای گوند و نۆکەرێکی بەتفەنگەوە بە سواری گەینە سەرمان. ڕوود بندەنا کوژراون. ئاغا بە قۆنداغی تفەنگ ڕای هێشتە هاوڕێکەم. بەر لەوە لێکەوێ تفەنگەم گرت و ڕام تڵەکاند و بەدەستمەوە هات. چەخماخم لێ ڕاکێشا کە دەتکوژم. دایە باری گڕستن و بارمان بردەوە و لە نزیک تەرەغەت فەنگەکەم داوە کە بە قسەی خۆی ئابڕووی نەچێ. بەو حاڵەش چوومە شیکایەتی ئەحمەداغای حاجی بایزاغا کە ئەویش لە بەهانەیەکی وا دەگەڕا. وا بزانم ئاسپێکی لە ئاغاستە. زۆر بەختەوەرم کە لە هاتوو چۆکردنی ماڵی ئەحمەداغا لە قەرەگوێز لەگەڵ سەید کامیل شاعیری هەرە باش و ئاغا قوتبەگی قسەخۆشی بەناوبانگ ڕام دەبوارد و یادی شیرینی ئەو ڕۆژانەم هەرگیز لە بیر ناچێتەوە. هەر لەو دەمانەی لە تەرەغە دەژیاین بە هەوای لاوەتی و کەللەپڕی بێعەقڵانە. جارێکی تریش لەگەڵ وردە مالکێکی ئامپاماندا لەسەرەوە برام بەردی بە سەگی ئەودادا بوو شەڕ هەڵگیرسا. ئەو خزمی خۆی کۆ کردەوە و سەیدانی کولیجا کە ماڵە خاڵوانم بوون بە هاواری منەوە هاتن. کە چابوو ئەویش بێ خوێن ڕژان داکوژە. دەبوایە لە بۆکان کاسپی پەیدا بکەم و ژنیش بێنم و بە بێوەمێردی نەمێنمەوە. بەڵام ئاواتم پێک هات کە براکانم بنێرمە مەدرەسا. ئێستاش گرەی سەردڵمە کە بۆچی خوشکم نەناردوو بۆ خۆشم پێم نەخوێن. چونکە تا ئێستا نەکەر لە خانەوادەی خۆمان بگرە لە لاوەش ئینسانی ئەوەندە زیرەکم نەدیوە. بەڵێ عەقڵم وابوو کە نابێژن بخوێنێ زۆر بەداخەوە.
بۆ باسی کاسپی و سەرمایە هاوارم بۆ کاکە ڕەحمانی حاجی بایزاغا برد. 500 تمەنیدا کە کاسپی پێوە بکەم، لەگەڵ کوڕێکدا بووینە شەریک و هەتا 40 تمەنمان زەرەر کرد. کلکی وشتر گەیشتە عەرزی. بەپەلە قەرزەکەی کاک ڕەحمانم گەڕاندەوە، نەوە کات تووشی زیانی زۆرتر بم. لە پاش مردنی هەوڵژنم هەردە حەولدا بووم بە دڵی خۆم ژنێک بێنم. زۆر کیژ و بێوەژنیان بۆ دەدۆزیمەوە، بەڵام کەیفم نەیدەگرتن. ڕۆژێک میوانی ماڵێک بوو، خوشکێکی چکۆلەی هێشتا کاڵی خانەخوێکەم زۆر دڵگرتی، بەڵام هیچم نەدەرکان. دوایی بیستمەوە کە ئەو کیژە ئاشنای ماڵی خۆزبەگە و خۆزبەگیش ئاشنای قسەی خۆڕ و زەفەنگم بوو. خوازبێنیم لێ کرد و سەری گرت. مەعسووم کچی کا حەمەدی نۆبارم لێمارەکرا کە هێشتا تەمەنی لە 14 ساڵاندا بوو. بۆ مەخارجی بوو کێنان داما بوو. کابراەک بە ناوی عەبدولکەریمی شەوکەت کە بازرگانی کوتاڵ و دەوڵەمەند بوو، خەڵکیش بە سوودخۆریان باز دەکرد، پیاوەتی کرد و گوتی من قەرزت دەدەمێ و هەرگا بوت بمدەوە. توانیم ژن بگوێزمەوە، بەڵام تا بە خۆم زانی پتر لە 3000 تمەن بە عەبدولکەریم قەرزدار بوو. ڕۆژێک لێ پرسییم بۆ کاسپیەک ناکەی؟ گوتم دەزمایە چۆن؟ گوتی تۆ زۆر بەمە قەرزداری، ها 500 تمەنی دیشت دەمێ، یان گاڵدەیان پەمۆ. دەگەڵ کۆنە شەریکەکەم دام مەزراندەوە. توتنیشینی خراپی دەکڕی، دەیکوتا و سەبی لە ڕێژی دەکرد و بە عەجەمانی دەفرۆشت. بە نیوە قازانجەکەی وردە وردە دەبوژامەوە. زستان بوو، ڕێگەوبان گیرا بوو، ترسی عەجەمیش بۆ هاتنە کوردستان زۆر ببوو. ڕۆژێک حوسێن کە ناوی شەریکەکەم بوو هاتە لام. شڵەژا بوو، لوتی ئارەقی کرد بوو، گوتی ماڵمان خرابوو. توتنیشینی زۆرم بەسەردا ماوەتەوە و مشتری نایە. چاری ناچار عەمبارێکمان بۆ توتنەشین گرت و سەر لەبەری زستان و مانگێک بەهار لە ناهومێدیان سەرمان لێ نەدایەوە. ڕۆژێک دیتم فاتحی بە هەڵەداوان هات و بزەی سمێڵی بوو. گوتی لە سای دڵۆپەی زۆر و تەڕایی بنی عەمبار توتنەکەمان هەرچەند نیو گەزێک لەسەر و بنیەوە ڕزیوە بۆ تەزیێڕی بێغەوش. توتن بە دەرەجەی هەرە باڵا فرۆشرا و لە پڕ دەوڵەمەند بووین. هەر یەکی 4500 تمەنمان پێگەیشت و هەرە و ڕۆژە قەرزی عەبدولکەریمم دایەوە و دەزمایەشم بۆمایەوە. هەرە و ساڵەش لە ئیدارەی توتنی بۆکان بوومە عەنباردار، مانگە بە 120 من. بەو شەرتەی 2 مانگ لە حقوقەکەم بۆ ئەو کەسە بەرتیل بێ کە دای مەزراندم. توتنیشم بەبەرەوە دەکڕی و دەفرۆشت. هێندێک شیعرم لەسەر توتن دزین هەڵگێڕابوونەوە، هەرچی گوکاریەکی لە ئیدارەی توتندا دەکرا دەرم خست. بازڕەسی گشتی لە تارانەوە هاتبوو، ناوی فەرهادی بوو. داوای ئەو شیعرانەی لێ کردم، دەگەڵ خۆی بردن. پاش ماوەیەک نامەیەکی مەجەللەی گاڵتەی باباشەمەلم بۆ هات، دەڵێ ئەگەر بێ تاران جێگەمان بۆ تۆ هەیە. دیارە من کە لە بنەوە ژێکاف بووم نەدەچوو، بەڵام ڕەنگە ئەگەر ئەو دەم لەسەرم قسە قۆڕانە ڕۆیشت بەم بمتوانیا ببم بە نووسەرێکی گاڵتەچی. ساڵە و دوا خۆم کردە بازرگانی گەنم، دەگەڵ برادێکا بووینە شەریک. گەنممان لە بۆکانەوە دەبردە تەورێز و دەمان فرۆشت. چونکە زۆرمان دەبرد ئەگەر کیلۆی نیو شایی خێری بکردایە هێشتان زۆر بوو. جارێکیان 120 تمەنمان زەرەر کرد. هەرە و ڕۆژە چووینە دیدەنی حەمەدەمین ئاغای مەحمووداغا کە ئاغای بۆکان بوو. قەپان و سەرانەی ماڵاتی بازاڕمان ئیجارە کرد بە مانگی 81,000 تمەن. 4 کەسی دیش خۆیان کردە شەریکمان. 9 ڕۆژمان بەدەستەوە بوو، 11,000 تمەنمان خێر کرد. تا لەسەریان زیاد کردی. جارێک حەمامی بۆکانم بە ئیجارە گرت، بەڵام نەچوومە سەری و بە 800 تمەن خێر فرۆشمەوە. خولاسا لە بۆکان خێر و بێرم بەسەردا دەباری و تەواو ساز ببوو. سعدی دەڵێ دەنگی خۆش بژیوی گیانە. هەمزەی شەریکم زۆر دەنگی خۆش بوو. بڕیارماندا لە تەورێز نەچینەوە ئۆتێلێکی هەموو کوردی سابڵاغی دەچوونێ، چوینە ئۆتێلێکی بێکورد. کاک هەمزا شەو لە ژوورەکەدا گۆرانیەکی گوت. خاوەن ئۆتێل هات گوتی هەرچەند لە کوردی تێناگەم، بەڵام ئەو دەنگە زۆری کار لێ کردم. وەتاغێکی دوونەفەری دوور لە جادەی داینێ و سوێندی خوارد کە پوڵمان لێ ناستێنێ و هەرچی دەمانەوێ بۆمان پێک بێنێ. بەو شەرتە ڕۆژێ جارێک گوێی لە گۆرانی هەمزە بێ. جگە لە کاری ڕۆژمان کە سەردان لە بازاڕی گەنم فرۆشان و بە شاراگەڕان و سیرکردنی قەیسەری و ڕاستە بازاڕان و چاو چەراندن بوو، شەوانە هەر لە ئێوارەوە دەچووینە سینەما. ئەمما ڕاستت دەوێ ئێستاش نەمانزانی کام فیلم باشە و کامی ناخۆشە. خاوەن سینەماکان بۆ ڕاکێشانی لاوان کچی زۆر جوانیان بە خزمەتگار ڕادەگرت. پیاو کە لۆژدا دەنیشت، کچێکی زۆر لوسی بە ناز و نووس فێرکرا و بە شیرینی و ئابجۆوە دەهاتە ژوور و بەدەستبازیەک و گا ماچێک و دوان پوڵێکی باشی 4-5 بەرابەری نرخی بازاری لە مشتری دەستان.
ئێمەش لەو دادۆشینە دەستبڕینە باشکرایە خۆشمان دەهات و بان قەست ملمان بە تەپکەوە دەکرد. ڕۆژێک لەسەر قسەی خەڵک چوینە مزگەوتێک لە تەورێز بە ناوی ساحبول ئەمر کە گوتیان چارشەمۆیان زۆر خۆشە، حەوش و ژووری مزگەوت لە ژن و کت زمەی دەهات. بەردی دیواریان دەلستەوە کە بە مراد بگەن، لە ژوورەوە گومبەزۆکێک هەبوو دایانگوت ئیمامە. مەلایەکی پیری ڕدێن خەناوی بە زیارەت ڕادەگەیشت. دوای زیارەت من دوتمنمدایە کابرا کە هیچ کەس هەرگیز لە چوار شایی پتری نەدابۆیە لەو حاتەمیە واقی بردەوە، هەروەک بترسێ کە لێی بستێنمەوە نایە تەنکەی باخەڵی و خۆیدا سووسێکی تاریک و زەق لە منی ڕوانی. تا تەماشام دەکرد چاوێکی لێدا دەگرتم، تەواو دڵخورد بووم، هەمزەم تێگەیاند و لێی چووە پێش و بە تووڕەیی تێڕاخوڕی. بۆ چاو لە هەواڵمدا دەگری. مەلا گوتی کەس وەگێوە مرد نییە، لەسەر یەک دووتمەتان داومێ، ئێستا ژەمڕۆ وەرنە ماڵە من، نۆژنی زۆر جوانم بەدەستە، کامیانتان هەڵبژارد لێتان سیغە دەکەم و خزمەتکارم. من گوتم ئاغا ئێمە سونی مەزەبین، سیغە و قەحبە لای ئێمە وەگیەکە و بە حرامی دەزانین، ئەمە ناکەین. ئاخێکی هەڵکێشا گوتی خوا نەکا سونی بن، پیاوی وا چاک حەیفە سونی بێ. چوشینە زیارەتی سەید هەمزا کە عەزیزخانی سەرداری موکری لە بارەگای ئەو نێژراوە و گۆڕەکەشی زۆر قەدرگیراوە، چونکە لە دەورانی دەسەڵاتیا خەڵکی تەورێزی لە بەڵای قاتی و گرانی ڕزگار کردووە. ڕەنگە نەشیان زانی بێ ئەویش سونی بووە. ئەوی لە بیرما کە سەرنجی ڕاکێشابم دیدار لە ماڵی قەرە سەید ناوێک بوو کە دایانگوت فاڵ دەگرێتەوە و نوشتە دەنووسێ. خانوبەرەکەی دوو حەساری دەناو یەکدا بوو، خێزەرەی مشتەری وەک مێرووی دەوری چەوری کۆمەڵ ببوو. دەبوو سەید وەخت بدا کە فڵان ڕۆژ بێنە لای، کە زانی دوو کورت هاتوون گورجێ ڕێگەی لای خۆی داین و قەدری زۆری گرتین و تێری قسەی خۆش بۆ کردین. پاش چەند ساڵ بیستمەوە کە سەید جاسووسی ئینگلیسیان بووە. لە تەورێز بۆ ڕیشتاشین و سەرچاکردن دەچووینە لای دەلاکێک، گوتی شتێکم بۆ بنووسە کە ڕیشتاشین بە قەرز نابێ. من دوو شیعری فارسیم بۆ نووسی بوو کە لە بیرم نەماون، بەڵام ماناکەی ئەوە بوو: هەی بێ ئینساف، تۆ ڕیشەکە لای من دەتاشی و قەرز نادەیەوە، من کوێت بگرم؟ کابرا دەشوشەی گرت بوو هەڵی واسی بوو. ڕۆژێک گوتی نازانم چت نووسیوە، بەڵام هەرچی دەیخوێنێتەوە پێ دەکەنێ و پێشم ناڵێن چییە. ئەوەندەم لە بیر چوو بڵێم بۆ هەوڵجار کە هاتمە تەورێز و چوومە باغی گوڵستان، دیتم تورکێک زۆرنا لێ دەدا. هیچ شتێکم پێ لەوە عەجایبتر نەبوو، پێم وا نەبوو جگە لە لۆتی کورد کەس زۆرنا لێ بدا. چەند سەیرە تورک و زۆرنا لێدان.